من وەکو هونەرمەند مەهدی دێوانە بڕیارمدا لە ماڵەوە دابنیشم بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە ئەزانین ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێکی کوشندەیە، بۆیە لە ماڵەوە دانیشتووین بۆ پابەندی ڕێنەمای تەندروستیەکان دەبم. دەستەکانم جوان 20 چرکەسی چرکەجارێ بە سابوون یاخود بە شامپۆ دەیشۆم، ناچمە دەرەوە تێکەڵی قەڵەباڵغێکی زۆر نابم، و لە هەمان کاتە کە کەسێک بێوێت تەوقەم لەگەڵ بکە ئەڵێم داوای لێبوردنەکەم، تەوقە لەگەڵ هیچ کەسێکا ناکەم، دووری 1 مەتر ئەو کەسە کە ئەبێ قسە لەگەڵ منا بکات بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا. ئەس ئازاد پێشیمامم من بریاردایە کوشمال دەرنەکەوم بەرهەندێ هێڤیامش هەمی کەس و کارێت منە هەمی خەڵکی کوردستانێ تایبەت ئاوارێت مەیدێزدێت خیڤەتگەهادا شمال دەرنەکەون و ڕینما و ڕاستپاردێت حکوومەتێ بجی بینن داکو ئەف ڤایرۆسێ کوژەکێ کۆرۆنا بەلاو نەبە و ئەم بێنە پاراستن ژوی ڤایرۆسی. ئەو بریارە مدای ژمال دەرنەکەوم داخۆ بپارێزم و خێزانە خۆ و کەس و کارێ خوا. بێجا ژ بەرهەندێ هێڤیێش هەوێت عەزیز و بەهاگرانت کەم هونژی ژمال دەرنەکەون و نەچنەوان جێت قەرەباڵغی دێهەی داهونت پاراستی بن و کەس و کارێت وە ئەت پاراستی بن. هەمە من تایبەت بۆ ملەتی کورد لە کوردستانی گشتی لە وڵاتی و لە بەرژی ئەوڕۆپاشی بڕاستی بێدەمەهاناکەی هەنکی شیار بن ئاگادار بن هەر کەسێک هێلا خۆڵا لە ماڵی هاش زارۆکەی خۆها بن هاش مەسەرەن وەکو ژین و مێر وەکو دایک و باف پاقش بن دەستی خۆ بشن جارێکی و دووە سیا و چارە بەگەرەک پێویستە نەخۆشی کە بەلاکە هاتیە معنی گەرەک مرۆڤ هەرکی تحمل بکێ بە سەبر و بهێویا خۆی دەرباس بێ دەمەکە نزیکە و نەدوورە نەگە درێژە یا گرنگجی ئەنی لە کۆلاناوە کۆلاناژی هەفتوو ئەگادار بن پێویست ناکە و سلافی دەست بد هەفتوو ینی پێویست ناکە ڕووی هەفتوو دێم هەفتوو ماش بکن پێویستە ینی ئەمنەکی خوددوری هەفتوو بکن تا ئەم دەمەها دەرباس بێ ئەو بنەخۆشیە دەرباس بێ دیسا ینی درێمە و حەسکە ڕامەژە هەفتوو هەیە. نەماڵ دەمێنینەوە بۆی تووشی ڤایرۆس کۆرۆنا نەبی ئێوەش نەماڵ بمێننەوە.